139 بارەگای کۆن و 72 خاڵی نوێ. سوپای تورکیا فێڵی لە گریلا کرد و هێڵی ئەمنی گەیاندە قوڵایی هەرێم. شارپرێس راپۆرتی تایبەت. سوپای تورکیا پیلانێکی نوێ داگیرکاری لە ناوچە سنووریەکانی هەرێم جێبەجێ دەکات. لە کاتێکدا پێشتر زیاتر لە 139 بنکە بارەگا و پێگەی هەواڵگری لەسەر خاکی هەرێم هەبوون. لە ئێستادا ئەنکەرە فێڵێکی گەورەی سەربازی لە گریلاکانی پەکەکە دەکات و دەستبەجێ 72 خاڵی نوێ استراتیژی لە قوڵایی باشووری کوردستان کۆنتڕۆڵ دەکات کە پێشتر گەریلاکان وەک نیازپاکی لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا چۆڵیان کردهبوو. شارپرس پەردە لەسەر وەرچەرخانێکی مەترسیدار و پلانێکی داڕێژراوی سوپای تورکیا لادەدات لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. بە گوێرەی زانیاریەکان سوپای تورکیا فێڵێکی گەورەی سەربازی و سیاسی لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کردووە دوای ئەوەی گەریلاکان وەک نیازپاکی لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا لە 72 خاڵی استراتیژی پاشەکشەیان کردبوو. تورکیا بە پێچەوانە بەڵێنەکانی دەستی بەسەر ئەو ناوچەدا گرتووە و چوونەتە ناو قوڵایی خاکی باشووری کوردستانەوە. پەکەکە پێشتر لەسەر بنەمای لێکتێگەیشتن و پرۆسەی ئاشتی بڕیاری دابوو لە گرنگترین ناوچەکانی سەر سنوور و قۆڵایی چیاکانی هەرێم بکشێتەوە. شارپرس ئەوەی زانیوە سەرکردایەتی پەکەکە بڕیاریدا لەو چوارچێوەیەدا پاشەکشە بە گریلا بکات لە ناوچەکانی وەک گەلی مەتینا، کاشورا، دێرەلۆک، کانیماسی، شیلاتزێ و تەنانەت بارەگاکانی فەرماندەیی خۆیان لەسەر چیای گارە و قۆڵایی گەلی زاپ و بەتەواوی لە چەک و تەقەمەنی پاکردەوە و چۆڵیان کردن. پێشتر وا بڕیار بوو سوپای تورکیا نەکەوێتە شوێن پێ گەریلاکان و پێشڕەوی نەکات بۆ ناو ئەو ناوچە ئارامانەی کە چۆڵکراون، بەڵام ئەنکەرە ئەو دەرفەتەی قۆستووە و فێڵێکی گەورەی ئەنجامدا. هەروەک شارپرێز زانیاری دەستکەوتووە سوپای تورکیا لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا دەستبەجێ هێزەکانی خۆی کە پێشتر لە زەنجیرە هێرشەکانی پەنچەکلیلدا بەشدار بوون ڕەوانەی ناو قوڵایی خاکی هەرێم کرد و لەو 72 خاڵ استراتیژیەدا جێگیری کردن. لە ئێستادا سوپای تورکیا لەسەر جەمتونێل و چیا چۆڵکراوەکانی مەتینا و زاپ بنکە و سەربازگەی گەورەی سەربازی هەمیشەیی داناوە. چاودێرانی سیاسی پیان وایە کشانەوەی پەکەکە وەک نیازپاکی بووە چونکە مەترسی داگیرکاری فراوانی تورکیای لە ناو خاکی هەرێمدا هەبووە. ئێستا کە ئەمە ڕوویداوە دەڵێن ئەو هەنگاوەی تورکیا وەک غەدر و پێشێلکاریەکی ڕوون لە دژی پرۆسەی ئاشتی و داگیرکردنی ڕاستەوخۆی خاکی باشووری کوردستان سێر دەکرێت لە ساڵی 2019ەوە بەردەوامی هەیە. شارپرس ئەوەشی زانیوە تورکیا 136 تا 139 بنکە بارەگا و خاڵی سەربازی کاتی و هەمیشەیی لە هەرێمی کوردستاندا ئەم ژمارەش پێش ساڵی 2018 تەنها 15 بارەگای سەرەکی بوو، بەڵام لە دوای ئۆپراسیۆنەکانی وەک پەنچەکلیل بە ڕێژەی 89% زیادی کردووە. بارەگاکانیش هێڵێکی ئەمنی کەمەرەی یان بە درێژایی سنوور دروست کردووە کە لە هێندێک شوێندا 20 تا 40 کیلومتر دەچێتە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانەوە. هەر لەو زانیاریانەی دەست شارپرێس کەوتون تورکیا چەندین بنکەی سەربازی گەورەی هەیە کە وەک فڕۆکەخانە و ناوەندی ئۆپراسیۆن بەکاری دەهێنێ. بۆ نمونە بنکەی بامڕنێ لە دەهۆک گەورەترین بنکەی سەربازی تورکیایە لە هەرێم کە خاوەنی فڕۆکەخانەی سەربازی تایبەت بەخۆیەتی. هەروەها بنکەکانی کانیماسی، بێگۆڤا و باتیفا ئەوانیش دەکەونە ناوچەی بادینان و ژمارەیەکی زۆر هێزی کۆماندۆز و تانکیان تێدا جێگیر کراوە. هاوکات بنکەی باشیقا باشی کە دەکەوێتە باکووری مووسڵ و دەرەوەی ئیدارەی هەرێما لەوێش سەدان سەرباز و دەیان تانکی شەڕکەری تێدایە. جگە لە پێگەی سەربازی چەکداری دەستگای هەواڵگری تورکیا میت چالاکی بربڵاوی هەیە لە شارەکانی دەهۆک، هەولێر، زاخۆ، ئامێدی. بنکەی سەرەکی ڕاگەیاندن و هەواڵگری هەیە. بە گوێرەی سەرچاوە ئەمنیەکانیش بەشێک لە چالاکیە هەواڵگریەکانیان لە ژێر ناوی کۆمپانیاکانی بازرگانی، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان ناوەندی کولتوری لە ناوچە جیاوازەکانی هەرێمدا بەڕێوە دەبن بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر جوڵەی گریلاکانی پەکەکە. شارپرێس لە سەرچاوەی تایبەتەوە ئەوەشی زانیوە تورکیا لە ڕێگەی دروستکردنی زیاتر لە 660 کیلومتر ڕێگەی سەربازی نوێوە تەواوی ئەو بارەگا و خاڵە سەربازیانەی بەیەکەوە بەستووە و بۆ ئاسانکردنی هاتوچووی هێزەکانی.
کاردانەوەی فەرمی حکوومەتی هەرێم لەسەر پێشڕەویە سەربازیەکانی تورکیا و جێگیربوونی لەو 72 خاڵە نوێیەوە هاوکات زیاتر لە 139 بارگای دیکە هەمیشە لە چوارچێوەی ڕەتکردنەوەی شەڕ و پاراستنی هاوسەنگی دیپلۆماسیدا بووە. لایەنە فەرمیەکانی هەرێم دۆخی کێشەکە بۆ دوو هۆکاری سەرەکی دەگەڕێننەوە: تۆمەتبارکردنی پەکەکە بە ڕاکێشانی شەڕ. حکوومەتی هەرێم تیمی پارتی لەو ڕووەوە دەڵێت بوونی پەکەکە لە گوند و چیاکانی سەرسنوور بیانووی داوەتە دەست سوپای تورکیا بۆ بەزاندنی سەروەری خاکەکە و چۆڵکردنی سەدان گوندی ناوچەکە. هاوکات بەرپرسانی هەرێم پێیان وایە پاراستنی سنوورەکان لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە لە ئەستۆی حکوومەتی فیدراڵی بەغدایە. هەرێم گلەیی لەوە هەیە کە بەغدا هەڵوێستی توندی نییە، ڕێگری ناکات لە پێشڕەویەکان لە کاتێکدا هێزەکانی پێشمەرگە کە رەستەی سەربازی پێشکەوتوو دژە فڕۆکەیان لە بەردەستان نییە تا ڕووبەڕووی هێرشە ئاسمانیەکانی تورکیا ببنەوە. جگە لەلایەنی فەرمی، کاردانەوەی جەماوەری و حزبی بە تایبەت لە سلێمانی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆر تونترە. ئەوان هێرشەکان بە داگیرکاریەکی بێدەنگ و پڕمەترسی بۆ سەر قەواری هەرێم دەزانن و داوا دەکەن هێزی پێشمەرگە هێڵێکی بەرگری نیشتمانی دروست بکات و کۆمەڵگەی نێودەوڵەتیش لەسەر ئەو لەشکەرکێشیە بەردەوامانە بێتە دەنگ و هەڵوێستی جددی هەبێت.